پۆلی هەشتەمین لە بنەڕەتی لاپەڕە سەدوو لە پرسیارەکان لە 37 هەتا 39دا لاسەنگەیەک بنووسە و شیکاری بکە. پرسیاری ژمارە 37 کۆی ژمارەیەک یەکسەر ژمارەکەی بە پیتەک ئەمن دەنوێنم چونکە نووسرایە ژمارەیەک نازانین جارێ چەندە کەواتە بۆ وێنە پیتی ژ لەگەڵ واتە کۆ پێنج بچووکترە لە ئەو هێمایە 12 کۆی ژمارەیەک لەگەڵ پێنج بچووکترە لە 12 ئەوە لاسەنگەکان نووسرا. ئێستا شیکاری دەکەین. زۆر ئاسانە. لە لای دەستی ڕاست کۆ پێنج هەیە، ئەو کۆ پێنجە دەبی نەمینێت تەنیا پیتەکە بە تەنیا بی لە لای ڕاست، کەم پێنجی لێرە دادەنێم لە لایەکەی دیش لای چەپ ئەویش کەم پێنج. ئێستا کۆ پێنج و کەم پێنج دەبیتە سفر لە لای ڕاست تەنیا دەمینێتەوە پیتی ژ بچووکترە لە 12 کەم پێنج یەکسانە بە 7 تەواو. پرسیاری 38 ژمارەیەک کەم 6 گەورەترە لە 25. ژمارەیەک دەنووسم ژ کەم 6 گەورەترە لە 25. شیکارکردنی زۆر ئاسانە. لە هەردوو لای کۆ شەشی دادەنێم، ئەگەر کەم هەبوو کۆی دادەنێم، ئەگەر کۆ هەبوو کەمی دادەنێم. ئەوجە لە کاتی شیکارکردن کەم 6 و کۆ 6 دەبیتە سفر، پیتی ژ تەنیا دەمینێتەوە، 25 و 6ش کۆ دەکەیەوە دەبیتە 31 کەواتە ژ گەورەترە لە 31. پرسیاری 39 25 بچووکترە لە کۆی ژمارەیەک ژ ژمارەیەک لەگەڵ واتە کۆ دژە کۆکردنەوەی 6. ئەوها دژە کۆکردنەوەی 6 دژە کۆکردنەوەی 6 واتە کەم 6. لە کاتی شیکارکردن 25 گچکەترە لە پیتی ژ لێرە کەوانەی پێویست نییە ئیدی لای دەبەم تەنیا کەم 6 دەنووسم. ئەوجە لە هەردوو لای کۆ 6 زیاد دەکەم، لە لای ڕاست 25 کۆ 6 یەکسانە بە 31 و ژمارەکە گەورەترە لە 31 یان 31 بچووکترە لە ژمارەکە. ئێستا پرسیاری چل نیان دەیەوێت ئاهەنگێک لە هۆڵێک بگێڕێت کە لە چل کەس پتر ناگرێت کەواتە جێگایەکەیە جێی چل کەسیە. مسۆگەرە کە ئەو لەگەڵ 12 کەس لە نزیکترین خەڵکەکان لێی ئامادە دەبن. هەتا ئێستا دیارە کە 12 کەس دێ. لاسەنگەیەک بنووسە بۆ نواندنی گەورەترین ژمارەی کەس کە هێشتا نیان دەتوانێت بانکێشتیان بکات لاسەنگەکە شیکار بکە. چلەکەی یان لە لای ڕاست دەنووسم یان لە لای چەپ هیچ کێشە نییە. ئەمن ئەو چل کەسا یان ئەو چل جێگایە لە لای ڕاست دەنووسم. ئەو چل جێگایە یان گەورەترە لە یان یەکسانە بە ژمارەی ئەو کەسانەی کە دێنە ئاهەنگەکەی. لە ئێستاوە 12 کەس هەیە، کۆی بکەمەوە لەگەڵ ئەو کەسانەی کە دەتوانن بێن. چەند کەسن نازانم بەڵام دەتوانم پیتە چیان لۆ دانێم نیان کەواتە پیتی یەکەمی نیان کەواتە نە. ئەوە لاسەنگەکە چاکرا. ئێستا شیکاری دەکەین. کۆ 12 لێرە هەیە، ئەمن دەبی لای بم چونکە پیتەکە دەبی بە تەنیا لە لای چەپ بمینێتەوە، لە هەردوو لای کەم 12ی دادەنێم. ئەوجە ئێستا چل 12 لێ بڕوە 10 کەم 2 8 3 کەم 1 2 گەورەترە یان یەکسانە بە لێرە پیتی نە کەواتە
نیان دەتوانی هەتا 28 کەسی دیکە بانکێشتی ئاهەنگەکەی بکە، بەڵام لە 28 کەسی نابی زیاتروی. بەراورد بکە هێمای بچووکترە لە یان گەورەترە لە دانێ و پرسیارانە زۆر ئاسانە، لەوانەکانی پێشتریش زۆر باسم کردیە. لێرە تەنیا 52 کەم 37 بزانە دەکات چەند، بۆ وێنە 12 هەفتی لێ بڕوا 5 و 4 کەم 3 ئەوجە 15 ئایا گەورەترە یان بچووکترە لە 44؟ بێگومان 15 بچووکترە لە 44، ئەو هێمایی دادەنین. پرسیاری 42 لێرە لێکدانە 8 جاران 7 یەکسان بە 56، ئایا 56 گەورەتر لە 54؟ بەڵێ گەورەترە، کەواتە 56 گەورەتر لە 54. لێرە 2 کەم 7 یەکسانە بە کەم 5. ئایا کەم 5 گەورەیە یان کەم 10؟ کەم 5 گەورەترە لە کەم 10، چونکە ژمارەی نێگەتیڤ ژمارەکە هەرچەند گەورە بوو بەهایەکەی کەمە. کەم 5 گەورەترە لە کەم 10 یان نێگەتیڤ 5 گەورەترە لە نێگەتیڤ 10. پرسیاری 44 لێرە لێکدانە کەم 5 جاران کۆ 7 یەکسانە بە نێگەتیڤ 35. نێگەتیڤ 35 گچکەترە لە نێگەتیڤ 30. 45ش کۆ دەکەرێنەوە ئەو دوو ژمارانە، ژمارەی پۆزیتیڤ دەردەچن، هەمیشە ژمارەی پۆزیتیڤ گەورەترە لە ژمارە نێگەتیڤەکان. 5 و 7 12 22 گەورەترە لە کەم 9. کەم 23 و کەم 15 کۆ دەکرێنەوە، چونکە هەمان هێمایان هەیە، هێمای کەمیش دەنووسرێ 3 و 5 8 2 1 3. کەم 38 گەورەترە لە کەم 39. پرسیاری 47 دوین بەشداری لە تاقیکردنەوەیەکی دوو قۆناغی کرد. لە قۆناغی یەکەم 87 نمرەی بەدەست هێنا. ئەگەر زانیت کە کۆی نمرەکانی پێویست بۆ دەرچوون بەلایەنی کەم دەبی 140 نمرە بی، ئایا پێویستە دوین لە قۆناغی دووەم چەند نمرە بەدەست بینی هەتاوەکو دەربچی؟ کەوابوو کەمترین شت 140. 140 کەمترین شتە، دەبی هەیبی، کەواتە کەمترین شت 140 یان یەکسان بە 140. هەتا ئێستا 87 نمرەی هەیە دوین، دەبی چەند نمرەی دی هەبی؟ هەتا یان زۆرتر بی لە 140 یان هیچ نەبی بکاتە 140. چ پیتە چی دانێم لۆ دوین؟ پیتی د. ئەوجا ئێستا ئەو لاسەنگەی شیکار دەکەین، لە لای دەستی چەپ پیتەکە لەوەیە، ئەو ژمارەی لا دەبم کە لە لای دەستی چەپەیە، کۆ 87 کەم 87 پێچەوانەکەی دادەنێم لە هەردوو لای. ئەوجا ئێستا لای ڕاست 10 کەم 7 یەکسانە بە 3، لێرە دەمینێتەوە 3 13 کەم 8 یەکسانە بە 5، گچکەترە یان یەکسانە بە پیتی د، کەواتە دوین بەلایەنی کەم دەبی 53 نمرەی دیبینی هەتا دەربچی. 53 چونکە لەگەڵ 87 دەکا 140، بەڵام ئەگەر زیاتری هینا ئەوە باشتریش. هەرێک لەم لاسەنگانە شیکار بکە، دیسان ئەوانش زۆر ئاسانن. تەمەشای ئەو لایەی دەکەم کە پیتەکە لەوەیە، لێرە لە لای ڕاستە ئەو ژمارەی لە تەنیشت پیتەکەی دەبی نەمینێ، کەواتە کۆ 21 دادەنێم لە هەردوو لای. لە لای ڕاست تەنیا دەمینێ پیتی ب گەورەترە یان یەکسانە بە 13 کۆ دەکەمەوە لەگەڵ 21 دەکاتە 34. پرسیاری 49 ژمارە 54 یان کەم 54 نابی هەبی. لێرە کۆ 54 لە هەردوو لای زیاد دەکەم، ئەوجە پیتەکە بە تەنیا دەمینێتەوە بچووکترە لە
کەم 21 کۆ 54 ژمارەکان لێک دەردەکرێن، هێمای ژمارە گەورەکە دادەندرێت کە کۆیە، بەڵام پێویست ناکە کۆی دانێم 4 کەم 1 3 و 5 کەم 2 3 ئەویش. پرسیاری 50 لە هەردوو لای کەم 13 و پیتی یەکسانە بە یان گەورەترە لە کەم ئەو دوو ژمارانە کۆ دەکرێنەوە 2 3 5 و 2 1 3. پرسیاری 51 کەم 25 لە هەردوو لە ئەو پیتە بە تەنیا دەمێنێتەوە، گەورەترە لە ژمارەکان کۆ دەکرێنەوە 3 و 5 8 1 و 2 3. پرسیاری 52 کۆ 1 لە هەردوو لە پیتەکە بچووکترە یان یەکسانە بە کەم 7 و کۆ 1 دەکاتە کەم 16. پرسیاری 53 کەم دە لێرە کەم دا لێرە، ئەوجا پیتی لێ گەورەترە لە نێگەتیڤ 2 0 هەردوو 2 1 3. پرسیاری 54 کۆ 2 کۆ 2 ئەو پیتە گەورەترە یان یەکسانە بە کەم 6 و کۆ 2 نێگەتیڤ 4. پرسیاری 55 کەم 4 لێرەش کەم 4 ئەو پیتە بچووکترە لە کەم 9. پرسیاری 56 پرسیارێک بنووسە ئەو پەڕیباری سەرخەرێکی کارەبایی بریتیە لە 400 کیلۆگرام. چەند کەسێک سواری سەرخەرەکە بوون کە کۆی بارستاییان 225 کیلۆگرام بوو. لە سەنگەیەک بنووسە و شیکاری بکە بۆ دیتنەوەی یان دۆزینەوەی گەورەترین بارستایی کە هێشتا لە توانادایە کە سەرخەرەکە هەڵی بگرێت. سەرخەرەکەیە 400 تەنیا 400 کیلۆگرامی دەگری. ئەو کەسانە چی بەکاری دەینن نابی بە هەمویان لە 400 کیلۆگرام زیاتر بن، کاتە 400 کۆتایی گەورەترین شتە، لەبەر هەندێک دەبی بچووکترە لەی دانەم یان یەکسانە بە. هەتا ئێستا 200 و بارستایی 225 هەیە، دەبی کۆی کەمەوە لەگەڵ ژمارەیەک هەتا یان بچووکتر بی لە 400 یان بکاتە 400، نابی هیچ کات گەورەتر بی. ئەوجا بە کەیفی خۆم پیتە چی لێرە دانێم با پیتی کەس واتە کە. ئەوجا ئێستا شیکارەکەش ئاسانە، کەم 225 لە هەردوو لە 400 225 لێ کەم کەمەوە 10 کەم 5 5 9 کەم 2 7 و 3 کەم 2 1 گچکەترە یان یەکسانە بە پیتی کە. هێشتا 175 کیلۆگرام دەتوانی ئەو سەرخەرە توانای ئەوەی هەیە کە بارەکەی هەڵبگری. دەتوانی لە تەنیشتی بنووسین کیلۆگرام. پرسیاری 57 بەرەنگاری لاسەنگەی لێرە ئەو لاسەنگەیە لە جیاتی 2 لای هەبی 3 لای هەیە. باشترین خینەوە لۆ ئەو لاسەنگەی لە ناوەندێ دەست پێ بکەم بە پیتەکە. پیتی س گەورەترە لە 3 و لە هەمان کات بچووکترە لە 5. لە مابەینی 3 و 5 چ هەیە؟ ئەگەر ژمارەکە ژمارەی تەواوی تەنیا 4 هەیە، کاتە پیتی س ڕەنگە 4 بی. بەڵام ئەگەر ژمارەکە کەرت بوو یان ژمارەی فاریزەی لەگەڵ بوو، کاتە ئەو کات بە ملیۆنان ژمارە هەیە. بەڵام ئەگەر ژمارەش تەواو بوو تەنیا ژمارە 4 هەیە. لێرە لاسەنگەیەکی دیکە هەیە، ئەوەش هەر 3 لای هەیە. خینەوەکە ئەو هەیە پیتی س گەورەترە لە 6 بچووکترە یان یەکسانە بە 12.
ئێستا ئەمن لۆ شیکاری ئەو دوو لاسەنگەی هێڵی ژمارەکان دروست دەکەم. لە لاسەنگەی یەکەم دوو ژمارەم هەیە 3 و 5 بە سێەکەی لێرە دانێم، 4 لێرە، 5 لێرە، 6 لێرە، 2 لێرە، ئەوە تەواوە. ئێستا پیتی لە مابەینی 3 و 5 کابوو ئەوها تیرەکە بە هەردوو لایە، تەنیا لۆ یەک لای ناڕوە. ئەوها 3 و 5 دوو بازنەش دروست دەکەم لە کن 3 و 5 بازنەکە ئاوها بازنەی پڕ نینە، چونکە تەنیا یەکسانەم نییە لێرە، تەنیا گەورەترە لە و بچووکترە لە کەوابوو ئەوە شیکارەکەیە 3 و 5 پیتی س لە مابەینی 3 و 5 گەورەترە لە 3 و بچووکترە لە 5. لا سەنگەکەی دیکو بنووسم چاچی کەم لەسەر هێڵی ژمارەکان. ئەو دوو ژمارەی کە ئەمن هەیتم 6 و 12 هەوڵ دەدەم ژمارەکان لەسەر هێڵی ژمارەکان دانێم. 6 و 12 لە 6 بچووکتر 4 با چارەکەی لێرە دانێم، دوو دوو دەچمە لای دەستی ڕاست، لێرە 6 لێرە 8 10 12 14 16. ئەوجا دوو بازنەی دروست دەکەم، یەکەچان لە لای ژمارە 6 بازنەکە ئەوها، ئەوی دی لە لای ژمارە 12 ئەوەی لای ژمارە 12 بازنەکە پڕە، ئەوەی لای ژمارە 6 هەر کرایتەوە. ئەوجا ئێستا تیرەکی دروست دەکەم لە مابەینی 6 و 12 ئەوها تاو ئەوە لاسەنگەکەیە لە مابەینی 6 و 12 12 چونکە یەکسانەی لەگەڵا بازنەکە بازنەکی پڕە، ئەوەی 6 بازنەکی کرایتەوە، زیاتر ناوەندەکەی پڕ نییە. بێمە لای ئامادەکاری بۆ تاقیکردنەوە و پێداچوونەوەی لول پێچی. پرسیاری 58 وەڵامی ڕاستەوخۆ لاسەنگەی 3.7 بچووکتر لە 15 زۆر ئاسانە، لە هەردوو لا کەم هەفتی دادەنێم ببورن. پیتی س دەمینێتەوە بە تەنیا بچووکترە لە 15 هەفتی لێ بڕوا دەکا 8. پرسیاری 59 هەڵبژاردن لە وەڵامی جۆرا و جۆر کام ژمارە شیکار نییە. ئەو شێ زۆر گرنگە بۆ لاسەنگەی کەم هەفت بچووکترە لە 1. لێرە ئەو ژمارانەی کە بچووکترن لە 1 تەنیا سفرە لەگەڵ هەموو ژمارە نێگەتیڤەکان. ئایا لای ڕاست کو نێگەتیڤ دەبی یان کو دەبیتە سفر؟ ئەگەر پیتی 7 بوو ئەوە دەبیتە سفر، ئەگەر پیتی گچکە بوو لە هەفتی کەمتر بوو بچووکتر بوو ئەوە لای ڕاست دەبیتە نێگەتیڤ، ئەو کات ڕاستە گچکەترە لە 1. کاتە ئەو ژمارانە هەمویان 2 4 و 6 هەمویان شیکارن. ئێستا بزانم ئایا 8 شیکارە یان نا. ئەمن 8 لێرە دادەنێم کەم 7 بزانم دەکاتە چەند. 8 کەم 7 یەکسانە بە 1. لێرەش نووسرایە بچووکترە لە 1. 1 بچووکتر نییە لە 1 کەوابوو 8 شیکار نییە. دەبی ژمارەکەی لای دەستی ڕاست کەمتر بی لە 1، سفر بی یان نێگەتیڤ بی. نەنووسرایە یەکسانە بە 1 هەتا 8 شیکار بی، کاتە تەنیا 8 شیکار نییە. ژمارەکانی دی هەموو شیکارن. یەک دەتوانم دایانێم بۆ وێنە 2 لێرە دانێم، چونکە لێرە 2 هەیە. 2 کەم 7 یەکسانە بە کەم 5 و کەم 5 بچووکترە لە 1 ڕاستە. ئەوانی دیش یەک دایانێ دەردەچی هەمویان نێگەتیڤ دەردەچن و هەموو ژمارە نێگەتیڤەکان لە 1 کەمترن. بەهای هەریەک لەم بڕانە ببینەوە. پرسیاری 60 49 لەژێر ڕەجی بینمە دەرێ یەکسانە بە 7 چونکە 7 جاران 7 دەکات 49. ئەوجا 20 لێ کەمکەمەوە یەکسانە بە کەم 13.
بەهایەکە نێگەتیڤ سێستا. پرسیاری 61 25 لەژێر ڕەگبینمە دەرێ یەکسانە بە 5 ئەو دووەش لە تەنیشتی تی 2 جاران 5 کۆ 5 جار چارەکەی لەژێر ڕەگبینمە دەرێ یەکسان دەبی بە 2 ئەوجە 2 جار 5 یەکسانە بە 10 کۆ 5 جار 2 ئەویش 10 ئەوجە 10 کۆدا یەکسانە بە 20 بەهایەکە کردیە 20. پرسیاری 62 54 هەژدەی لێ کەم بیتەوە یەکسانە بە 14 هەشتی لێ بڕوا 6 و 4 یەکی لێ کەم بیتەوە 3 36 لەژێر ڕەگ یەکسانە بە 6 چونکە 6 جار 6 یەکسانە بە 36 لێرە 225 بەیەکەوە هەمووی دەبیتە 225 225 لەژێر ڕەگ بێتە دەرێ یەکسانە بە 15 هەر یەک لەم هاوکێشانە شی کار بکە هاوکێشەی پلە 2 ئەو جۆرە هاوکێشانە ئەگەر هەبوو لە هەردوو لای هاوکێشەکەی ئەمن هێمای ڕەگدا دەنێم. پیتی س تواندوو لەژێر ڕەگی دووجا تەنیا پیتی س دەمینێتەوە یەکسانە بە 25 لەژێر ڕەگی بێتە دەرێ یەکسانە بە 5 هەندێک جار ڕەنگە کۆ 5 دانێن لەگەڵ کەم 5 ئەوەش هەیە چونکە هاوکێشەکە پلە 2 دوو ڕەگی هەیە ئەو هاوکێشە. پرسیاری 65 لێرە ئەو کەم نۆیە دەبی ببە مەلایەکەی دی لە لای ڕاست نەمینێت چونکە پیتەکە لە لای ڕاستە کەوابوو ئەمن کۆ نۆی دادەنێم لە هەردوو لە لێرە ئەوە بووە 0 تەنیا 4 ساد تواندوو مایەوە یەکسانە بە 0 و 9 هەر 9 ئەو چارەش باش نییە لە تەنیشت ئەو پیتەی هەبی هەردوو لای دابەشی چاری دەکەم پیتەکە تواندوو بە تەنیا مایەوە لێرە ما 9 دابەش 4 ئەوجە ئێستا ڕەگی هەردوو لای هاوکێشەکە وەردەگرم پیتەکە لەژێر ڕەگی دووجا تەنیا پیتەکە تەنیا دەمینێتەوە لێرەش دەمینێتەوە 9 لەژێر ڕەگ دەبیتە 3 چاریش لەژێر ڕەگ یەکسانە بە 2 ئەوجا ڕەنگە ئەمن بتوانم هەردوو هێمایەکەی دانێم کۆ 3 بەسەر 2 یان کەم 3 بەسەر 2. پرسیاری 66 ئەو جۆرە پرسیارانە کە دوو کەوانە هەیە و یەکسانن بە 0 لە لای دەستی چەپ باشتر وایە یەک کەوانەکان وەرگرم یەکسانیان بکەم بە 0 و شیکاریان بکەم کەوانە یەکەم کەم 3 یەکسانە بە 0 کەم 3یەکە نابی لێرەبی کۆ سەیلۆ دادەنێم لە هەردوو لە ئەوجە پیتی س یەکسانە بە 3 کەوانەی دووەم دەنووسمەوە س کۆ یەک یەکسانە بە 0 کەم 1 لە هەردوو لای زیاد دەکەم پیتی س یەکسانە بە کەم 1 کەواتە دوو ڕەگ هەیە و بە ئاسانترین شێوە دەتوانم هەردوو ڕەگەکەی ببینمەوە. پرسیاری 67 لێرە یەک کەوانم هەیە دوو جایە یەکسانە بە 0 لۆ ئەوەی ئەو ناوکەوانە یەکسان بی بە 0 دەبی لێرە ئەمن کۆ یەکم هەیە دەبی ئەوە هەمووی بکاتە کەم 1 ئەو جەدەکەنە 0 کەواتە دوو پیتی م دەبی بکاتە کەم 1 هەتا ناوکەوانەکە ببیتە 0 دەنا هیچ نابیتە 0 چونکە ئەمن لێرە کۆ یەکم هەیە ئەگەر کەم یەکیشم هەبوو ئەوە دەکا 0 کەواتە ئەمن دوو پیتی م یەکسانی دەکەم بە کەم 1 ئەوجا هەردوو لای هاوکێشەکەی دابەشی ڕووی دەکەم پیتی م یەکسان دەبی بە کەم نیو کەواتە تەنیا ئەگەر پیتی م کەم نیو بوو ئەو کاتی ناوکەوانەکەی دەبیتە 0.
لێرە هاتمە کۆتای لاپەڕە ١٠٩ دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ